چیرۆکی مناڵەوەنبووەکانی هەڵەبجە و ژیانی کەسوکارەکانیان لە دووری ئەوان ناخەژێنن. ئەوان هیچ کات لە گەڕان بە دوای مناڵ و کەسوکارەکانیان ماندوو نەبوون. چرۆ ئافرەتێکە لە کیمیابارانەکەی ساڵی 1970 5 کەسی بنەماڵەکەی شەهید بوون و دوان لە ئەندامانی خێزانەکەشی ون بوون. لە یادی ساڵی ڕابردووی کیمیاباراندا چرۆ بە چیای خوشکی شاد دەبێتەوە کە ماوەی 29 ساڵە لێیون بووە. شادبوونەوەیەک کە ئەمە گریانی چرۆیە بۆ شادبوونەوە بە خوشکەکەی. ئەگەر من مناڵم و بیرم نییە ئێوە کامتان بیرتانە کە چیا چاوی سەوز بوو بێ. لە دوای ساڵێک و 4 مانگ چرۆ و چیا گومان بۆ پشکنینی نێوانیان لا دروست دەبێت و چیا دەگەڕێتەوە بۆ ئێران و لە دادگای هەڵەبجە سکاڵا تۆمار دەکات بۆ دووبارە ئەنجامدانەوەی پشکنینەکەیان. چرۆش دەڵێت ساڵی پار پێش ئەوەی ئەنجامەکە ڕابگەێنرێت زانیومە ئەعزەم خوشکی من نییە. یەکەم لەحزەی پێش ئاشکراکردنی شاهیدم هەیە هەر لە ناو مۆنۆمێتەکە بە چەند کەسێکم وت من خۆشحاڵە بمەگەرە عەزەم خوشکی من دەرچێ، بەڵام لەم لەحزەیە گومانم هەیە کە خوشکی من نەچاوی سەوز بۆ نەچاوی شین بووە لەبەرەوەی ئەعزەم چاوی شینێکی سەوز باوە. پێیان وتم کەش و هەوا ئەیگۆڕێ. هەر لە یەکەم ساتەوە تا ئەم لەحزەیە ئەعزەم ئێمە هەرز ڕۆشتوونەتە پێشەوە ئەو هەردوور بووە لە ئێمە. تەوە لێرە بە هەموو شێوەیەک هەموو ئیمتیازاتێکی پێدراوە، خانووی بۆ کڕاوە، ناوماڵی بۆ کڕاوە، لەگەڵەوەیە لە دوو جێگا تاعین بووە خۆی بۆ خۆی. ئەمە کێشەی دەرونی لە ئینسانە دروست ئەکا. من بە یەک جار ڕووخام ئەڵێم ئەگەر باوکیشم زین و بێتەوە جارێکی کە باوەڕم پێ نییە. چرۆ زیاتر قسەی لەسەر شێواز و پێکاتەی چاو و قژی خوشکەونبووەکەی دەکات و دەڵێت ئەو کاتەی خوشکەکەم ون بووە تەمەنی تەنها ساڵێک و 4 مانگ بووە، بەڵام ئەم چیایی ئێستا لەو کاتەدا تەمەنی 2 ساڵ و 6 مانگ بووە. چرۆ دووجار لە دادگای هەڵەبجە دەیەوێت سکاڵا تۆمار بکات، بەڵام دادوەر سکاڵاکەی لێوە ناگرێت. دەژڵێت لەسەر ئەرکی خۆیان ئامادەن خەرجی پشکنینەکە لاستۆ بگرن چونکە لە ڕووی دەرونیەوە ڕووخاون و تەواو بارودۆخیان خراپە. بەڕاستی ناتوانم لەمە زیاتر تەحاملی ئەو وەزع بکەم تێچوونەکەی هەرچەندێک بێ خۆمان لەناو خزم و کەسی خۆمانە بڕە و پارە کۆکەینەوە چاوەڕێی ئەنجومەنی وەزیران ناکەین. لە ماوەی ڕابردوودا ئەنجامی پشکنینی مەریەم کە کچێکی دۆزراوەی دیکەی هەڵەبجەیە هەڵە دەرچوو. لە ئێستادا دۆسیەکەی لە دادگای سلێمانیە بۆ لێکردنەوەی ناوی یاوناس لەو مناڵەون بووە. پارێزگاری هەڵەبجە سەرۆکی لیژنەی گەڕانە بە دوای مناڵەونبووەکاندا. ئەگەرچی لە ئێستادا لە ڕێگەی دادگاوە مناڵەونبووەکان بە کەسوکاریان شاد دەبنەوە، بەڵام لە ڕابردوودا لیژنەکە بە هەماهەنگی کۆمەڵەی قوربانیانی کیمیاباران کاری بۆ سۆراغ و دۆزینەوەی مناڵەونبووەکان لاستۆ بوو. دەچینە لای سەرۆکی لیژنەی مناڵەونبووەکان و لەبارەی ئەو هەڵانەی لەو دۆسیانەدا ڕوویان داوە پرسیاری لێ دەکەین. ئەم کێشانە ئێمە زووتر باسمان کردەوە. کێشیانە بێت لە ڕووی کۆمەڵایەتی، کێشیانە بێت لە ڕووی قانونی، چکانە لە فەرەنگێکی جیاواز، لە کولتورێکی جیاواز، لە موقعێکی جوگرافی جیاواز ئەوان هاتوونەتە لای ئێمە و پێمان ڕاگەاندون. هەر لە سەرەتای کێشەکانەوە پێمان ڕاگەاندون بۆی ئەمە تەراکمی بابەتی نەکە. ئەگەمان لە معاناتەکانیان بووە تاکە ڕێگەیەک بۆ یەکلاییکردنەوەی ئەم بابەتە تەنها دادگایە و ڕێگەیشمان پێپشاناون. ئێستا زیاتر لە 100 خێزانی هەڵەبجە لە دادگا سکاڵایان تۆمار کردووە و دەڵێن منداڵیان ون بووە. هەتا ئێستاش 8 منداڵی ونبووی کیمیابارانەکەی هەڵەبجە بە کەسوکار و خانەوادەیان شاد کراونەتەوە. کەسوکاری مناڵە ونبووەکانی هەڵەبجە ئێستا خەم لە دووشت دەخۆن. ونبوونی ڕۆڵەکانیان و ترس لە ئەنجامی پشکنینەکان لە دوای گەڕانەوەی مناڵەکانیان. هاوڵاتیانی هەڵەبجەش دەڵێن چارەنووسی گەڕانەوەی مناڵە ونبووەکان دیسان سەرگەردانبوونەوەیە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.